بەلای خۆبەخشنەوە مێرەبان ستاوتان لێبێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوەیە زیز و خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر هەراسانکردنی ئەلکترۆنی بەرامبەر خانمان و ژنان دەکەین لە هەرێمی کوردستان. بێگومان تاوانە ئەلکترۆنیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوون دەکات و لەگەڵ تاوانە ئەلکترۆنیەکان کۆمەڵێک بابەتی تر هەنا کە ڕوو لە زیاد بوون دەکەنەویش خۆکوشتن و خۆسووتانی خانمان، زیابوونەوە و هەڵوەشانەوەی خێزان. واتە دەتوانین بڵێن هەراسانکردنی ئەلکترۆنی یان ئامێرە ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستان کارەساتێکی گەورەیان ناوەتەوە و پێویستی بە هەڵوەستەکردنە. بۆی ئەمڕۆ هەڵوەستە لەسەرە و دیاردانە دەکەم و ئەو تاوانە دەکەم کە ئامێرە ئەلکترۆنیەکان خستویانەتەوە لە هەرێمی کوردستان و دەکۆڵمەوە بزانین کێنەوانەی بەدەست ئەم ئامێرە ئەلکترۆنیانە و سنەپچات و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان دەناڵێن. من بە دوواداچوون دەکەم ئێوەش بینەرمان بن. لەگەڵ گەشەکردنی تەکنەلۆژیا کاری ڕۆژانەی مرۆڤەکان و دەستگەیشتنیان بە زانیاریەکان زۆر خێرا بووە. بە جۆرێک لە ماڵەکانی خۆیان دەتوانن زانیاری لەبارەی هەموو جیهانەوە بەدەست بهێنن. بەڵام سەرەڕای ئەو هەموو گەشەکردنە ئەرێنیەی تەکنەلۆژیا سەدان ڕووی نەرێنی هەیە. بە جۆرێک ئێستا دیاردەی هەراسانکردنی ئەلکترۆنی دروست بووە لە هەرێمی کوردستان. بەداخەوە دیاردەی هەراسانکردنی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە و پێویستی بە هەڵوەستەکردنە. چەمکی هەراسانکردن لە فەرهەنگی یاساییدا وا ناسەنراوە کە بەردەوامی هەیە و پەیڕەو دەکرێت لەلایەن لایەنێک یان گروپێک. ئەم کردەیە هەڕەشە و داواکاری لەخۆ دەگرێت بۆ ناچارکردنی کەسێک بۆ بەدەستێنانی ویستێکی سێکسیان حەزێکی لایەنی هەڕەشەکار. خۆی هەراسانکردن هەر بابەتێک جا نووسراو بێ یاخۆت وەکو بڵێن وێنەی جوڵاو بێیان هەروشێکی زارەکی بێیان ئاماژەیە کە ببێتە هۆی ئەوەی کە من بێتاقەت بکەیان نیگەرانم کە ئەمە بۆ خۆی هەراسانکردە و پێناسی جیاواز هەڵەگرێت لە دنیاە. ئەوەی ئێمە ئەم ساڵ زیاتر لە سنتەری میترۆ کارمان لەسەر کردو لە چوارچەوەی توێژینەوەیکی زانستیە و لە ناو توێژینەوە کەش بەشێکی ڕاپرسیە لەگەڵ سەد ژنی ڕۆژنامە نووس ئەوان باز دەوەکەن کە هەراسانکردنی ئەلکترۆنی زیادی کردووە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە تایبەت ڕژنانی ڕۆژنامە نووس و پاشان لە نێو دامەزراوەکانی هەراسانکردن هەیە. تەنها هەراسانکردنەکان ڕەنگە ئەلکترۆنی نەبێ بەڵام ئەلکترۆنی بۆ زیاتر گەشەی کردووە. من بەشێکی بۆ بۆشایی یاسایی ئەگەڕێنمەوە بەشێکیشی بۆ ئەگەڕێنمەوە کە هەراسانکردنەکە لەسەر بنەمای جیاوازی جەندەریە بۆ زیاتر بەرامبەر بە خانمانی ڕۆژنامە نووس یان بەرامبەر بە ژنان نەکرێت لەسەر ئەم ئەساسەیەکە ڕەنگە ژنان وا سیر بکەن کە کەمتر باڵا دەستن و یاخود ئەو ژینگەیە لەبارە بەڕاستی کە ژنانتیا ئەچەوسێننەوە. مەرج نییە هەراسانکردنی ئەلکترۆنی تەنها بەرامبەر بە ژنانی ڕۆژنامە نووسیان بە خانمانی ڕۆژنامە نووس و چالاکوانان بکرێت. ڕەنگە پیاوانیش زۆرجار زیایمەندی ئەو بابەتە بن کۆمنتی نەشیاون شێواندنی ڕستمەکانن بردننی و ینی اختیباسێکی کەمە لە وتەکانی واتە بابەتە سەرەکیەکە نییە تەنها ئەو بابەتێکە بۆ نمونەلایەنێکی پەیوەندیدار یان خۆت پیجێکە ئەکاونتێکە بۆ لە کەدارکردنی کەسایەت و ناوسڕاندنی کەسایەتەکە بەکاری هێنێن. بەڵام باڵاترینیان ئەوەی کە هەستی پێیەکە نەک لەم توێژینەوەی ئێمە ساڵی ڕابردوو توێژینەوەیەکمان هەبوو PDO و چەند ڕێکخراوێکی تر بوون پاو و ئینتەرنیوز هەستمانە کرد کە هەراسانکردنی ئەلکترۆنی زیاتر خۆی ئەبینێتەوە لەو کۆمنتە نەشیاوانەی کە ئەنووسرێ. ئەمە بۆ خۆی پانتایەکی گەورەی داگیر کردو لە پاڵی داناوە کوتم بردننی وێنەکان بەبێ مۆڵەت وەرگرتن و شێواندنی ڤیددیۆکان و شێواندنی فۆتۆ و مەبەستە سەرەکیەکە. ئەم بەڕێوەبەراتیانە بە نزیکەی لە ساڵی 2007 بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان دەستگایەکی پەیوەنددار بە تونوتیژی دژی ئافرەتان ئەوسا پێکهێنرا. دواتر لە ساڵی 2011 یاسایەک تایبەت بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی لە پەرلەمان دەرچوو و لە یاسایەکە داهاتووە کە ئەرچی ئەم بەڕێوەبەرایەتیانە بە دوواداچوونی کێشەکانی ئافرەتانە
دواتر پێ بە پێ ئێستا لەو قۆناغە ئێمە لێکۆڵینەوە دەکەین لە هەموو ئەو تاوانانەی کە لە ناو خێزان ڕوو دەدات. چارچێوەی یاساییەکەمان یاسای ژمارە 8 ساڵی 2011 هەر تاوانێک لە نێوان تاکەکانی خێزان ڕوو بدات بەرپرسیارەتی ئێمەیە بە دوواداچوونی یاسایی دۆسیەی لە بۆ بکرێتەوە تاکو و جێبەجێکردنی سەردەم بڕیارەکانی دادگا و گەیاندنیان بۆ دادگای کەتن. تاوانەکان هەمە چەشت و هەمە جۆرن و بە شێوەیەکی گشتی ئەو تاوانانەی کە لە ناو خێزانەکان ڕوودەدەن زیاترینیان لە هەڕەشە و سوکایەتی پێکردن و جوێندانە. لە مەرتەبەی دووەم ئازاردانی جەستەیی و لێداندێ. دواتر پێ بە پێ چەند شێوازێکی تر زەوتکردنی مافەکانە بەشێکی تری ئەو بەرگانی کە لە یاسایەکە داهاتووە لە دوای ویل. دەتوانین بڵێین بەشی هەرە زۆری ئەو تاوانانەی کە لە دەرەوەی خێزانەکان تۆمار دەکرێن لە دژی ئافرەتان ئەنجام دەدرێن سۆشیەل میدیا و تەکنۆلۆجیای سەردەم یان هۆکارە یان بەشێکە لە تاوانەکە. و ئێمە لە ڕێگەی هێڵی گەرمی 1990 لەو پەیوەندیانی کە وەری دەگرین بە نزیکەی 140 پەیوەندیەکانمان ئەوانەی کە ئافرەتان هەندێک جار پیاوانیش پەیوەندی دەکەن لە بواری خراپ بەکارهێنانی مۆبایل و تەکنۆلۆژیای سەردەمە. بەڵێ تەکنۆلۆژیای سەردەم هۆکارە لە بۆ زیادبوونی ڕێژەی تاوانەکان لە ناو کۆمەڵگا. بەپێی ئەو داتایانی لە لای ئێمە تۆمارە کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەکان وەری دەگرین بەشێکی زۆری هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەیە. دواتر بەشێکیان هاکردنی مۆبایلەکانە یان بردننی وێنە و بەڵگەکانە بەبێ ئاگاداری ئەو کەسە. بەشێکیان هەڕەشەکردنە لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی مۆبایل کە ئەوە شەردەستا بواری خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی. جۆرەکانی هەرەسانکردنی ئەلیکترۆنی جیاوازم، بەڵام زۆرینەی کچان لە ڕێگای نامە و هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ هەراسان دەکرێن. زۆرێک لە نمونونەکان بەم شێوەیە. یەکێک لە قوربانیەکان بۆ میگەڕایەوە لە ڕێگای فەیسبووکەوە یەکترمان ناسی بە ناوی خۆشەویستیەوە هەڵی خەڵەتاندم و بەڵێنیدا هاوسەرگیریم لەگەڵدا بکات. پاشان داوای وێنەی نەشیاوی لێکردم، بەڵام نەچوومە ژێرباری خواستی ئەوەوە. دواتر بۆم دەرکەوت درۆی کردووە و پلانی هەبووە لە ڕێگای ئەو وێنانەوە گێچەڵیم پێ بکات. دیارە لە دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا بەدڵنیاییەوە کۆمەڵێک کێشە و ئارێشە دێتە پێشەوە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لەگەڵ زۆربوونی ئامێرەکانی پەیوەندیکردن بەدڵنیاییەوە کۆمەڵێک کێشە و تەنانەت تاوان دێتە پێشەوە کە ئەمانە هەموو پێویستی بەوە دەبێت یاسای تایبەتی بۆ دەربچێ و پێی یاسا ڕێک بخرێ ئەگەر هاتو تاوانێک لە بوارە ڕوویدا تا سزاکەتی دەبێت و سەرپێچی کارەکە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت. لە ساڵی 2008ەوە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دەرچووە لە پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی لە مادەی 2 باسی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە نەک وەکو ئامێرە ئەلیکترۆنیەکان پێی تەبانەوە سزای بۆ داناوە ئەگەر هاتوو کەسێک ئامێرەکانی پەیوەندیکردنی خراپ بەکارهێنا و هەڕەشەی پێ لە خەڵکی کرد یاخود هەراسانی کرد یاخود وێنەی بڵاو کردەوە یا بە هەر جۆرێک لە جۆرەکانە و ئامێرانە خراپ بەکارهێنان دوو جۆر سزای بۆ داناوە. سزایە کە بەبەندکردنە یاخود حەبس کە لە 6 مانگ تاوەکو 5 ساڵ بە پێی گەورەی و بچووکی تاوانەکە یاخود بە پێی سزایەکی مادی کە لە ملیۆنێک تاکو 5 میلیۆن دینار سزا دەدرێت. لە بەرامبەریشدا لە یاسا کۆنەکەی با بڵێن لە یاسای عقوباتی عراقی ئەمیش لە مادەکانی 395 و 396 ئاماژەیەک هەیە بۆ ئەو مەوزوعە. زۆر جاران هەڕەشەکردنیان بێزارکردنەکە لە کاتێک ڕوودەدات کە پەیوەندیەک لە نێوان کچ و کوڕێک دروست دەبێت بەمبەستی زەوات بە دیاریکراوی لە مادەی 395 کە باسی ئەوە دەکات کە کەسێک ڕێگەی پەیوەندیکردنەوە وعد بیزەواج دەدات بە کەسێکی تر بەڵام دوزار نایهێنێ تەنها وەکو هەڕەشەیەک بەکاری دێنێ
لە پاژەوەی کە تەمان پەیوەندەکە دروست دەبێت کۆمەڵێک وێنە کۆمەڵێک بەڵگە دەکەوێتە بەرامبەر لای بەرامبەر ئەم بەڵگە و دۆکیومنتانە بەکاردێنی لە دژی ئەمە تەمان ئەمیش یاسای سەدانی عراقیش سزای بۆ داناوە کە دەڵێ حەبس بریتە لەو ماوە بەندکردنەی کە لە مانجێکەوە تاوەکو ماوەی 5 ساڵ هەروەها مادەی 396 حاڵەتەکەی تونتر دەبێت تاوەکو 7 ساڵ بەندکردنی تێدایە بەداخەوە ڕۆژ ژمارە کەیسەکان زیاتر دەکات ئەمەش بە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر شیرازەی خێزان هەیە لەبەرەوەی بە تایبەتی سۆشیال میدیا کە زۆر جارناڵێن بێدایک و باوکە یعنی لە ڕێگەی پیجێک ئەکاونتێکەوە زۆر ئاسان دەتوانی بچیتە ناوژانی کەسێکتر و زۆر بە ئاسانی دەتوانین کاریگەری لەسەر دروستکەی هەڕەشەی پێ دروستکە بێ ئەوەی کەس بزانێتن ئەو ئەکاونتە چێ لە پشتیوێ بە ناوێشی خوازراو بە وێنەیەکی خوازراو تەدەخل لە ژیانی کەسێشتر دەکات زۆر جاران لە ڕێگەی یەک نامەیەک لە ڕێگەی پەیوەندیەکی ڕێگە سۆشیال میدیاوە تواندراوە کەسێک لە شێوەی ناڕاستەوە خێزانێک هەڵ بۆشێنەوە بە تایبەتی کە نامەیەک بۆ ئافرەتێک دەنێرێ ئیتر ئەوە دەبێتە کێشەیەک بۆ لە لای مێردەکەی زۆر جاران ئەمە ڕێژەی لێکجیابوونەوە تەلاق زیاد دەکات لەبەرەوەی بەداخەوە ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی لە بینی دوو تەرازووداین لەبایەن دوو لایەنداین لایەنێک لایەنی تەکنۆلۆژیایە کە وەکو باقی دنیا ئێمە پێشکەوتوین بەڵام لایەنە کولتوریەکە بەداخەوە ئێمە تاوەکو ئێستا کولتورەکەمان وەکو تەکنۆلۆژیاکە پێش نەکەوتووە یعنی ئەو شێوازەی کە جۆرێک لە دواکەوتوی کولتوریمان هەیە ڕاستە ئێمە ئەو ئامێرە ئەلکترۆنیکە هاوڵاتیەکی ئەوروپی هاوڵاتیەک لە ئەمریکا بەکاردێنی هەمان ئامێر لای من و تۆ هەیە بەڵام شێوازی بەکارهێنانەکەی بەداخەوە ئێمە زانیارێکی وامان نیە و ڕۆشنبیرێکی وامان نییە و یاساژ وەکو پێویست تەنزیمی نەکردووە بەڕاستی لە ئێستادا پێویستمان بەوەی یاسایەکەیە کە تەنزیم بکە ئەم شتە تەنزیم بکە لەبەرۆی دەبێت لە ڕێگەی یاساوە تەنزیمی ئەوە بکرێت ئەگەر هاتوو لە ڕێگە ئەکاونتێکەوە کێشە بۆ کەسێشتر دروستکرا ئێمە زۆربەی کات دەچینە سەر یاسای سزادانی عراقی کە یاسای سزادانی عراقی خۆی تەمەنی لەسەرەوەی نیو سەدەیە کە پشت بەو دەبەسین کە دەڵێن هەڕەشە کراوە کە دەڵێن بێزاری کردووە هەراسانی کردووە بەڵام بەڕاستی اختصاسە دقیقەکەی کە پێویستی بۆوەیە کە یاسایەکی تایبەتی بۆ دەرچێت لە لایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوەی هەم چارەسەر بۆ ئەومانە بدۆزرێتەوە هەم بەری لێ بگیرێ چونکە حکمەتی بوونی سزا بۆ ئەوەیە کە ئەو کەسەی هەڵەیەکەی کردووە ئەو کەسی تاوانەی کردووە سزا بدرێت و ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکی دیکەش بگەڕێتەوە و خەڵکی دیکەش هەمان ڕێگە دووبارە نکاتەوە وەکو چاوترسانێک بۆ خەڵکی دیکە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەو یاسا پێویستەمان لەبەردەزانیە. بەشێکی گرنگ لە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندیتیژی دژی ئافرەتان و خێزان هێڵی گرم یان 1990 هێڵی فریاکەوتنە ئەمە بەشێکە یان ژوورێکە لە سەرجەم بەڕێوەبەرەتیەکان بەیەکەوە دەچینە ئەم ژوورەوە دیارە ئێستا لە پشتەوەی من لە ڕێگای سێرڤەرەکانەوە ئەم ژوورەیە ڕێکخراوەکە بە ماوەی 24 کاتژمێری هێڵی گەرم لێرە کارا دەکرێت و لێرە خانمەکان و چەندین کارمەند بە بەردەوامی وەڵامی پەیوەندیەکانی ئەو کەسانە دەدەنەوە کە کێشەی خێزانیان هەیە هەر گرفتێکیان هەیە لە چوارچیوەی خێزان دەرەوەی خێزان لێرە چارەسەر بۆ کێشەکان و ڕێنیشاندەری یان دەبێ ئێمە لەم ژوورەیە دەبین و زانیاری لەسەرم ژوورەوە دەکەین. طبعا ئەو هێلە دوای ئەوەی بەڕێوەبەرەتیەکانی توندوتیژی بە پێویست زانرا هێڵێکی گەرمی تایبەت بەخۆی هەبێت لە ساڵی 2010 مانجی دەو هێڵە لەلایەن وەزارەتی ناوخۆ بە هاوکاری ڕێکخراوی UNFPA دەستی بەکار کرد لە سنتەری پارێزگاکان هێڵێکی گەرمە بە خۆڕاییە بۆ سەرجەم کۆمپانیەکانی پەیوەندیکردن دەتوانن پەیوەندی پێوە بکرێتن ماوەی بابرێن 24 کاتژمێر ئەو هێرە کراوەیە کارمەندی ئافرەت و پیاوی تێدایە بەردەوام لە ئەرکدان بەمبەستی خزمەتکردنی تاکەکانی خێزان سەرجەم تاکانی خێزان و ئافرەتانی دەرەوەی خێزانیش هەر کەسێک پەیوەندی بکە گەر کێشەیەکی هەبێ یاخود پێویستی بە ڕاوێژی یاسایی دەرونی کۆمەڵایەتی هەبێ ئەو هێڵە ڕاوێژی پێدەدەن کێشەکەی بۆ چارەسەر دەکەن و زۆر جاران بگرە ئەو هێڵە کەسانێک پەیوەندی دەکەن کە مەترسی لەسەر ژیانیانە دوای ئەوەی ئەو کارمەندانی و هێڵا ئاگاداری سەری خۆیان دەکەنەوە ئەوە تیمێک
ڕەوانەی شوێنەکە دەکرێت و کەسەکە ڕزگار دەکرێت دێندرێت یەکێک لە نووسنگەکان لەوێ سکاڵی بۆ تۆمار دەکرێتن یاخود زانیاری پێدەدرێتن کە کێشەکەی چۆن چارەسەر دەکرێت بە چ مەرحەلەیەک دەست پێ بکاتن و لە کوێوە دەست پێ بکە یاخود سەردانی سنتەی ڕاوێژکاری خێزانی بکە لە نێو بەڕێوەبەرایەتی کە لە کاتی داوامی فەرمی دەتوانین سەردانیان بکات یاسا ناس و دەرون ناس و توێژەری کۆمەڵایەتیشی تێدایە کەسانی شارەزا و پسپۆڕن خولیان بینیوە بە شێوە شەفتات داوام دەکەن بۆ لە هەر کاتێک پەیوەندی بکرێتن ئەوانە ئامادەنە پەیوەندەکان جواب دەدەن و لە یەک کاتدا چار پەیوەندی بۆ ئەو هێڵە دێتن یعنی دەتوانێت چار کەس پەیوەندی پێ بکە دوای ئەوەی ڕەزامەندی وەردەگیرێت لە سەری خۆیانە و کارمەندانی ئەو هێڵە تیم ڕەوانەی ئەو شوێن دەکرێت و کەسەکە ڕزگار دەکرێت ڕۆژانە دیاریکراونێ لە بەرەوەی بە پێ ڕۆژ دەگۆڕێتن ڕۆژی وایە ڕێژە پەیوەندیکردنەکان زۆرە ڕۆژی وایە کەمترە بەشێک لە ئەو کەسانێکە پەیوەندی دەکەن کێشەکان چارەسەر دەکرێت و بەشێکیان ڕاوێژیان پێدەدرێتن و بەشێکیان زانیاریان پێدەدرێتن لەسەر چۆنێتی تۆمارکردنی سکاڵە ئەو بابەتانە و بە چێشیان دەگەڕێتەوە سەر ئەوەی دێن لە نووسنگەکان سکاڵە تۆمار دەکەن ئاراسانکردن ئەلکترۆنیەکان یەکجار زۆر و بربڵاون و پێویستیان بە هەڵوەستەکردنە بێگومان هەراسانکردنی ئەلکترۆنی و بێزارکردنی خانمان لە ڕێگای ئامێرە پەیوەندیەکان ئێستا بۆ بە دیاردەیەکی باو و زۆر نەو خانمانەی کە بەرگەی ئەو هەراسانکردنیان نەگرتووە و ژیانی خۆیان بێکجاری کۆتایی پێهێناوە نمونونەکانی هەراسانکردنی ئەلکترۆنی یەکجار زۆرن من نمونەیەکم ئێستا لە نێو بەرنامەکە لەگەڵە کە هەمویان لە ڕێگای چاتێکەوە دەست پێ دەکەن و دواتر بابەتەکە زۆر بەلا ڕێدا دەچێت من خانمێکم لەگەڵە حەزەکەم لەم خانمە بپرسم چۆنە و پیاوەت ناسی و هەراسانکردن ئەلکترۆنیەکان چۆن بوون سەرتا من لە ڕێگەیەکێک لە هاوڕەکانمەوە ئاگدار کرامەوە کە یەکێک لە پێیچە دیارەکانی کوردستان پێویستیان بە ئەدمینە بۆ بەڕێبوونی پێیچەکەیان کە ئەرکەکەی من تەنها ئەوە بۆ جوابی چات و کۆمنتەکان بدەمەوە لە بەرامبەردا مانگانە کە پارەیەکی باشم وەردەگرت چونکە من خوێندکاری داخلی بووم دەمیست کارێک ئەنجام بدەم کە ئەو ئەرکێکە خسومەتە سەرماڵەوە کەمی بکەمەوە بۆیە ئەم ئۆفرە بۆ من ئۆفرێکی باش بوو لەگەڵ خوێندەکەمدا کام توانی کاری ئۆنلاین بکەم و پارێکی باشم دەست دەکەوت بۆیە ئەم کارم قبول کرد و کارەکەم ئەنجام دا و دەستم کرد بە ئەدمینیکردن لەو کارەکەی ئێوە چی بوو خانم زیاترەوە دەبواە چی بکەن لە پەیجە ئەلکترۆنی کارێکی منوک ئەوەی کە پێم وترا بوو دەبوو کە جوابی کۆمنتەکان بدەمەوە و جوابی چاتەکان بمەوە کە بۆ پێیچە دەنێردرا و ئەرکی منش تەنها ئەوە بوو ئێوە پەیوەندیتان لەگەڵ چی هەبوو ڕۆژانە ڕۆژانە ئەوەی هەبوو خاوەن پێیچەکە بوو کە سەرپەرشتی دەکردین و سەرپەرشتی کارەکانمانی دەکرد ڕاستی ئەوەی کە سیر بوو لای من سەرتا کە دەستم بە کارەکە کرد ئەو بوو کەوتی ئەبێت ئەدمینەکان بەتەنها کچ بن ینی شتەکە سیر بوو بەلامەوە بەڵام چکە من پێویستم بە ئەو کارە بوو کردم بووم بە ئەدمین لە پەیچەکە باشە دواتر چۆن پێشێلکاریان بەرامبەر کردیانە و خاوەن پەیجە چۆن تعاملی چۆن بوو لە سپاس بۆ خوا کە هیچ پێشێلکارێک بەرامبەر بە من ئەنجام نەدرا بەڵام زۆر هاوڕێمە بوون کە لەو پێچەکاریان دەکرد لە ڕێگەی ئەوەی کە بێزار دەکەن لە ڕێگەی نامەناردنەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە کە درنگانی شەو نامیان بۆ دەنێردرا تەلەفۆنیان بۆ دەکرا بێزار دەکران و بۆ هۆیەوە زۆر شتی شخصیان دەکەوتە دەست خاوەن پەیچەکە بۆ تووشی خاوەن پەیجەکە نامی بۆ دەناردن بەڵێ بێگومان ئەو نامی بۆ دەناردن ینی سەرتا بە ئەوە دەستی پێکرد کە بە چاتێک کە ئەم ئیشەی کردوتەوە خۆی ئەنجامت نەداوە ینی بۆ نەک کە تۆ هەڵەیەکت لە پەیچەکە ئەنجامدا و ئەبوو بە پێی یاساکان بڕێ کە ئەو دایناوە بەبیانی ئەو دەستی بە قسە دەکرد و دواتر درێژەی بە قسەکان دەدا بەم جۆرە دەستی پێ دەکرد و دواتریش با هەڕەشە بوو بە بەتانە کۆتایی پێدەهات ئەم پیاوە چۆن وێنەی کچانەی دەکەوتە دەستی ینی بەچ بیانوێکە وێنەی وەرەگرت ئەو پیاوە بە بیانی ئەوەی کە پەیچەکەی کە لە پەیچە دیارەکانی کوردستان بۆی کە بتوانێت ئەو کەسانی کە دیکا بە ئەدمین و ناونیشانیان بزانێ و متمانیان پێ بکە بۆ بیانەوە کە زۆر شتی شخصی ئەو کەسانی بەدەست دەکەوت لەوانە وێنە ئیتر بەو جۆرە دەیتوانی ینی هەر شتێک بێ لەو کچانی وەرگێ بەتایبەت کە ئێمە لە کوردستان ینی کچان ناتوان بازادانە وێنەیەکی ئاسایی خۆیان بە لەچکەوە بیانی وێنێکی زۆر ئاسایی و ناتوان بە ئاسانیانی پۆستی بکەن دای بنن بۆ هۆیەوە کە دەبوو بە هەڕەشە لەسەریان.
لەبەر ئەوەی کە پانتایەکی فراوانی هەیە لە حاڵەتەوە دەرچووە بۆ دیاردەیەک لەبەرەوەی کە کەسانێکی زۆر بەدەستیەوە ئەناڵێنن و وەکوتم بۆشایی یاساییمان هەیە کللتور هۆکارە هۆکار گەلی زۆر هەر کە پێویستە هەم ڕێکخراوەکانی وەکو سنتەری میترۆ و ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەکەوە ئێمە پرۆژەمان هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی هەراسانکردنی ئەلکترۆن هۆشیاری زۆر گرنگە بەڵام سەرەکی ترینیانەوەی پەنا بۆ یاسا ببە بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندەکان و هەروەها یاسای ڕۆژنامە نووسیمانی هەروایە یاسای تونند و تیژی خێزانیشمان هەیە. ئێمە لە میانەی ئەو کار و چاڵاکیانەی کە دەیکەین هەروەها لەو پرۆشۆر و بڵاوکراوانە و نووسرا و کتێبانەی کە بڵاوی دەکەینەوە دەستگاکەی ئێمە بڵاوی دەکاتەوە بە بەردەوام وشیاری هاوڵاتیان دەکەینەوە چ لە ڕێگەی سیمینارەکان چ لە ڕێگەی وەرکشۆپەکان چ لە ڕێگەی بەرنامەی تەلەڤیزیۆن و کەناڵە رادیۆیەکان هەموو کات هاوڵاتیان بە تایبەتی تر ئافرەتان بە تایبەتی تر تەمەنی گەنج و هەرزەکاران ئاگادار دەکەینەوە کە بەکارهێنانی مۆبایل و بڵاوکردنەوەی وێنە لەم سەردەمەدا زۆر بە ئاسانی ئیسەغلار دەکرێت و زۆر بە ئاسانی بەڵگەکان دەدزرێن یاخود دەبدرێن و زۆر بە ئاسانی هەڕەشەی جددی دروست دەکەنە سەر گیانی ئەو کەسانە. بۆیە وشیارکردنەوەی کۆمەلگا لەلایەک هەنگاوێکی زۆر باشە کە چۆن مرۆڤ بتوانێت مۆبایلەکان بەکاربێنێت چۆن بتوانێت وێنەکانی دوکمنت بکە چۆن بتوانێت پارێزگاری لە وێنانە بکە کە لە ناو مۆبایلەکەی. بەشی دووەمی کە پێویستە ئێمە بە دوواداچوونی لەبەوە بکەین ئەگەر هاتوو تاوانێک ڕوویدا لەم لایەنەوە چی دەکرێتن. ئێمە هێڵی گەرمی 1990 هەیە بە بەردەوام ئەو کەسانی کە وەریان دەگرین یان ئەوتە ڕاوێژیان دەدەینێ یان ئەوە تا پێیان دەڵێن کە پێویستە بێ دۆسی لێکۆڵینەوە بکاتەوە و سکاڵات تۆمارکە لە دژی ئەو کەسانێک کە بوونەتە هەڕەشە لە بۆیان و بەشێک لەو تاوانە توانیتمان ئەو کەسانی کە هەڕەشەکان دەکەن دەستگیریان بکەین و بیانگەینە بەردەستی دادوەر و عەدالەت و بەڕاستی خراپترین بڕیار لەم لایەنەوە بڕیاری کپکردنی ئەو تاوانەیە بڕیاری تۆقین و ترساندنە. ئەگەر بێت و ئەو کەسا لە ترسێک نێوێ کێشەکەی بگەێنتە دەستگا پەیوەنددارەکان بێگومان تاوانەکەی بێگومان کێشەکەی بەرەوە گەورەتر دەچی و کەسی تاوانبار زیاتری سغلالی دەکا و ڕەنگە زیاتر پاڵەپەستۆی دەخاتە سەری و هەندێک جار لەم ناوە ڕەنگە تووشی هەڵی گەورەتر بن هەندێک جار ڕەنگە بۆ مەبەستی پەیداکردنی پارە بەکاربێن. بۆیە لەو حاڵەتانە پێویستە ئەو کەسێک کە ئەو تونوتیژەی بەرامبەر دەکرێن ئەو تاوانەی بەرامبەر دەکرێت لە نزیکترین کات پەیوەندی بکاتن بە دەستگاکانی ئێمە بە هێڵی گەرمی 1990 یاخود لەگەر کەسێکی نزیکی خێزانەکەی ڕاوێژ بکە بۆ ئەوەی تووشی چەڵەیەک نەبێت. ئێمە ناتوانین بڵین بە چەند ڕۆژ لەبەر ئەوەی ڕەنگە دۆسیە تاکو دۆسیە جیاوازی هەیە و ڕەنگە دۆسیە هەبی لە ماوەی 2 ڕۆژ ئێمە توانیتمان تۆمەتبار ببینینەوە بەڵام دۆسیە هەیە کاتێکی زیاتری ویستە بەپی ئەوەی کە ئەو کەسا ئەو تۆمەتبارە چەند ناونیشانی دیارە یاخود ئەو کەسێک کە دادخوازە چەند زانیاری هەیە لەسەر کەسی بەرامبەر. ئەگەر کەسەکە ناسراوبی یەشەکە لە بۆمە زۆر ئاسانە و پاش وەرگرتنی بڕیاری دادوەر یعنی بەڕاستی کە ئیسمان هەبووە ئەو ڕۆژێک کە بەیانیەکەی بڕیاری دادوەرمان وەرگرتیە لە بۆ ئێوارەکە توانیتمان تۆمەتبارەکە دەستگیر بکەین. بەڵام ئەو کەیسانەی کە تۆمەتباری نادیارە ئەوە کاتێکی زیاتری دەوێت ڕەنگە ئەو پێویستی بە هەندێک جار لێکۆڵینەوە دەوێتن لەلایانی تەکنیکی لەلایانی کۆمپانیا ئەو کۆمپانیانێک کە خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت بەکاردێنین بەڕاستی ڕاستە ئەوە کاتێکی زیاتری دەوێت. هەموو ئەو تاوانانێک کە لە ڕێگەی تەکنەلۆژیای سەردەم و بە تایبەتی تر لە سۆشیل میدیا ئەنجام دەدرێت لایانی تەکنیکی و لە ڕێگەی کۆمپانیاکانی دابینکردنی ئینتەرنێت زۆر بە ئاسانی دەتواندرێ هەویەی ئەو تۆمەتبارە و شوێنی ئەو تۆمەتبارە بدۆزرێتەوە و ئێمە ئەو کارانەی کە دەیکەین بەڕاستی لەم لایەنەوەیە و بەشێکی ئەو تاوانبارانەشمان دەستگیر کردیا بە کەشفکردنی شوێنی نیشتە جێبوونی یان ئەو شوێنەی کە تاوانەکەی تێدا ئەنجامدایە.
باشە هەڕەشەکان چی بوو ینی داوای چی لێ دەکردن ئەوەی کە هاوڕێک لە هاوڕێکانە بین هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە ینی هەڕەشان لێ دەکات لە بەرامبەرەوەی کە ئەو کارانی ئەو دەیەوێت ئەنجامی نەدەن نردنی وێنەی زیاتر بۆیان وە قسەکردن لەگەڵی ئەگەر ئەم شتانە بەردەوام نەبووەوە هەڕەشەی لێ دەکردن باش خانمەکان ئێستا هیچ کچەیە تا ئێستا بەدەست ئەم هەڕەشەوە بناڵێن و خۆی کردبێت لەم کاتی ئێستا من هیچ ئاگداری ئەوە نیم چونکە من وازم لە کارەکە هێنا بۆ هۆی کە ئەو کشانە بۆ میان گێڕابووە کە ینی ئەو خاوەنپێچە چیان بەرامبەر دەکات بۆیە منیش نەویست لەو زیاتر بەردەوام بووم بۆیە من وازم هێناوە هیچ ئاگدارێکی و پێچە نیم لە ئێستا باش ئێستا کارکردن بۆ خانمان ئاسانە یان قورسیانە واستەنگیانە چین کە دێتە بەردەمیەوە لە کاتی کارکردن بەداخەوە کارکردن بۆ خانمان بە هیچ جۆرێک ئاسانیە جا لە دەرەوە بێت یاخود ئۆنلاین خانمان سەرتا کە دەڕۆن ناو کارەکان بە جۆرێک دەڕۆن کوی کە تەنها ئیشیان ئەم کارە بێ بەڵام ئەوەی کە هەیە ئەو کەسانی کە خاوەن کارەکانیانن بەداخەوە کە بیانیان پێدەگرن و شەڕیان پێ دەفرۆشن تاوەکو ناشاریان بکەن ئەو شتانە بکەن کە ئەوان دەیانەوێت و نیازی خراپتریان لە پشتە و کارکردنەوە هەیە ئێوەی خانمان چۆن هەڵسو کەوت لەگەڵ ئەو پێشێلکاریانە دەکەن کە بەرامبەرتان دەکرێن ئەو هەرەسانکردانە کاتێک کە ڕەشەتان لێ دەکرێت خانمان بەگشتی چی دەکەن هاوڕەکانی تۆ چیان دەکرد بەداخەوە بەهۆی کللتوری کوردەوە و بەهۆی ناڕۆشنبیری خێزانەوە کچانیان توانیوەیانی خێزانەکانیان ئاگدارکەنەوە کە شتێکی لەو بابەتە هەیە چونکە لە کۆتاییدا بە زەرری خۆیان دەشکێتەوە لەوانەیە بکوژێن لەوانەیە ئازار بدرێن بە زۆر بە شوو بدرێنیان هەر بابەتێکی تر و ناتوان ینی باسانی سکاڵات و مەرکز چکە ڕاستەخۆ خێزانەکانیان ئاگدار دەکرێنەوە لەم بابەتە لە کۆتایی داوای هەیە کە بە زیانی خۆیان دەشکێتەوە و هەروەها ئەو کەسانەشی کە هەڵدەستن باڕەشەکن زۆربیان کەسانی ئاسایینی بەڵکو و کەسانی کە بەرپرسن و کەسانی دەوڵەمەند و دەسەڵاتدارن بۆیە ئەو کچانە هەر بەڵگە و هەر بابەتێکیان کە بەدەستی ئەو کەسانەوەیە ناتوان باسانی شکات بکەن و دۆستەکان بە بەرژۆندی خواندا کۆتایی پێبێنن ئەگەر هاتوو هەستی کرد کە ئەم هەڕەشەی لێ دەکرێت لەلایەن کەسێکی دەرەوەی خێزانەکەی خۆتی ڕاستەخۆ بۆ لە ماوەی 24 کاتژمێردا دەتوانیت بڕواتە بنکەی پۆلیسی گەڕەکەی خۆی بۆی دۆسیێکی تایبەت بۆ ئەو مەوزوع بکاتەوە بۆ ئەو کەیسە بکاتەوە بۆ ئەو تاوانە بکاتەوە خۆ ئەگەر هاتوو هەستی کرد ئەو کەسەی هەڕەشەی لێ دەکات کەسێکە لە خێزانەکەی خۆی هاوسەرە جیابەوەکەی یاخود منداڵەکانی یاخود براکەی یاخود باوکی یاخود دایکی ئەگەر هاتوو هەستی کرد یان ئەو کەسێکە هەڕەشەی دەکات ئەگەر ناسرااو بوو کەسێکە لە چوارچەوەی خێزان ئەو کاتە پێویستی بۆوێ بچێتە بنکەی پۆلیسی هێشتنی تونتیژی خێسانی کە لە هەولێر دوو بنکەمان هەیە دەوێت کەیسێک بۆ تاوانە دەکاتەوە دواتر وتەکانی وەردەجێ دواتر ئەو وتانە لە بەردەم دادوەری بێکۆڵینەوەی تایبەتمەند لە دادگا وتەکانی پەسەند دەکرێت وەردەجێ و ئیزراعاتی پێویست دەکرێت چونکە لە بەرەوەی هەڕەشە یەکێکە لەو تاوانانەی کە سزاکەی زۆر قورسە بە تایبەتی ئەگەر هاتوو هەڕەشەکە بە هەڕەشەی کوشتن بوو بەڵام ئەگەر هاتوو هەڕەشەکە هەڕەشەی کوشتن نەبوو بە نمونە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێ نەبوو هەڕەشەی بە نمونە جوێندان بوو ئەلەو حاڵەتە سزاکەی کەمتر دەبێتەوە کۆی کە باسمان کە لە نێوان 6 مانگ تا 5 ساڵ 396 زۆر جاران تا سزاکەی تا 7 ساڵ بەڵێ دەتوانین بڵێن بۆتە دیاردا دەتوانین بڵێن بۆتە دیاردا لەبەرچی لە بەرەوەی ژمارەی کەیسەکان یەکجار زۆرن و هەر تاوانێک کە زۆر دووبارە بۆ دەتوانین پێی بڵێن دیارە و بەداخەوە ئێمە زۆرێک لە شێوازی مامەڵەکردنی ڕاستە و خۆمان لەگەڵ یەکتر نییە زۆر جاران بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆمان بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی خۆمان پەنا بۆ شێوازی ناڕاستە خۆ دەبین نان دوو بە دوو وەکو دوو کەس دوو مرۆڤ لە بەرامبەر یەکدابنین کێشەکانی خۆمان چارەسەر بکەین زۆر جاران پەنا دەبینە بەر شێوازی ناڕاستە خۆ وەکو لە گەدارکردنیش کەسایەتەکەی وەکو هەڕەشەکردن لە ڕێگەی کەسێکترەوە وەکو چاولێ سوورکردنەوە وەکو بەکارهێنانی وێنەکانی وەکو بەکارهێنانی ئەو نهێنیانێک کە من و تۆ بە تایبەتی لە ناو خێزاندا هاوسەرەکان نهێنی زۆریە لەلای یەکتر هەیە زۆر جاران بەداخەوە لە دوای جیابوونەوە یاخود لە کاتی هەبوونی کێشە لە نێوان دوو هاوسەرانە یەکێک لە هاوسەرەکان پەنا بۆ ئەوە دەباتن کە ئەو نهێنیانێک لە نێوان ژانی تایبەتی خۆیان هەیە بەکاربێنێ لە بەرامبەرەکەی خۆی تەنان بۆ ئەوەی ملکەتی بکە بۆ ئەوەی وەکو سزایەک بەکاری بێنێ لە بەرامبەریدا بەداخەوە ئێمە ئاستی ڕۆشنبیرەکە لەلای تاچی کوردی بەداخەوە دەڵێم وەکو پێویست نییە بۆی کە بتوانین دوو بە دوو بتوانین کێشەکانی خۆمان چارەسەرکەین نەک پەنا بۆ تاوانێشتر بین لە پێنا پەردەپۆشکردنی ئەو تاوانەی خۆمان ئێستا لە دادگاکان هەبوونی پێژەری کۆمەڵایەتی لە دادگاکان هەیە هەروەها لە بنکەکانی تونتیژ خێزانی
هەروەها لێژنەی ئاشتەوایی هەیە لە دادگاکان و بە هەمان شێوە لای پارتە سیاسەکانیش لێژنەی کۆمەڵایەتی هەیە. دەتوانین بڵێن ئەوانە تا ڕادەیەک ڕۆڵێکیان بینیوە کە بتوانن ئەو کەیسانە بەر لەوەی کە گەورە بن، بەر لەوەی کە کێشەکە زۆر کێشەی دیکەی بەدوادابێت، تاوانی دیکەی بەدوادابێت، سنوورێک بۆ ئەمانە دابنێن. بەڵام ئەمانیش پێویستیان بەوە هەیە کە بەڕاستی وەکو سیستەماتیک و زۆر ڕێک بێخرێن و ڕۆڵیان زیاتر بکرێت بۆ ئەوی کاریگەری زیاتر بنوێنن، بە تایبەتی لێژنەوەکانی ئاشتەوایی، هەروەها توێژەرانی کۆمەڵایەتی کە بەداخەوە زۆر جاران وەکو پێویست ناتوانن بستنە ناو وردەکاری کەیسەکان، تەنها وەکو ئەرکێک تەمەشا دەکرێت، وتەی هەردوو لایەنەکە وەردەگرن، یعنی محاولاتی زۆر نییە بۆ ئەوەی هەردوو لایەنەکە بگەێنرێنەوەک و ئاشت بکرێنەوە و هەوڵدانەکانیان سنووردارە. بۆ پێویست دەکە هەم بە یاسا هەم دادگاکان ڕێیان پێ بدەن، هەمیش هاوڵاتیانش خۆیان زیاتر پەنایان بۆ بن بەداخەوە کە کەیسێک ڕوودەدا کە کێشەیەک تاوانێک ڕوودەدا ئێمە بیر لەوە ناکەینەوە کە چۆن چارەسەری بکەین. بەداخەوە زۆر جاران بیر لەوە دەکرێتەوە کە چۆن سزای بەرامبەرەکەمان دێت، چۆن ئەزیەتی بەرامبەرەکەمان بدەین، چۆن وا بکەین کە ئێمە سەرکەوتوو بین بۆ بەرامبەرەکەمان شکست خواردووی. بەداخەوە ئەنجامدانی تاوان بە ڕێگای ئەلکترۆنی لە عێراق لە حاڵەتەوە بۆتە دیاردا. تەنیا لە بەغدا لە ماوەی 1 ساڵدا زیاتر لە 2000 تاوان لە ڕێگای پێگە ئەلکترۆنیەکانەوە ئەنجام درراون کە بریتی بوون لە هەڕەشەکردن، گەسەڵی سێکسی، وەرگرتنی پارە و ناوزڕاندن. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەی خراپی لە هەرێمی کوردستان لێکەوتۆتەوە، بۆتە هۆی جیابوونەوەی سەدان خێزان و زیادبوونی توند و تویژی خێزانی و کێشە کۆمەڵایەتیەکان. نەبوونی یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن و سزادانی کەسانی هەرەسانکار ئەم دیاردەیی زیاتر کردووە.